نزیکەی 30 ساڵە سەرقاڵی هونەری خۆشنووسیە. شارەزایەکی باشی لابواری خۆشنووسی پەیدا کردو و بەشداری چەندین پێشەنگا و پێشبڕکەی نێودەوڵەتی کردو و لا بەشێکی زۆریان سەرکەوتنی بەدەستێناوە. یەکێک لەو تابلۆ کۆنانم کە دروستمان کردووە نزیکەی 25 ساڵ بەر لە ئێستا ئەم تابلۆ بە حەجمەیە دروستم کردووە و هەروە ئەم زەخرەفانش ئەو نەخشسازیانەش هەم بەدەست دروست کراوە. ئەو کاتی کە بۆ یەکەم جار نووسینگەی خۆشنووسیم دانا بیرم لەوەی کردەوە کە تابلۆیەکی گەورە دروست بکەم بەم چەشنە بێت و هەروەها هەستم بە دیزاینکردنی ئەم تابلۆوە و هەروەها وەکو یادگاریەکی کۆنی خۆشم قەڵم گرتووە و پارێزگاریەکی باش لێ دەکەم. ئەم تابلۆیانش لەگەڵ تابلۆیدا بە یەکەوە دروستم کردووە هەر 25 ساڵ بەر لە ئێستا کە ساڵی 1997. یحیا ئەڕبیلی هەر لا منداڵیەوە خۆشەویستێکی زۆری بۆ هونەری خۆشنووسی هەبووە. هەر بۆ خولیایەشەوە ئەزموونێکی باشی لە بواری خۆشنووسی پەیدا کردووە. لە ساڵی 1993 دەستم بە کاری هونەری خۆشنووسی کردووە کە ئەو کاتی تەمەنم 16 ساڵ بووە لەلای مامۆستا نەزات ئەنوەر و هەروەها مامۆستا ئەحمەد عەبدوڕەحمان کە ڕێز و سڵاوێکی تایبەتم بۆیان هەیە. ئەو کاتێوە سەرەتای فێربوونی هونەری خۆشنووسیم لەلای ئەوان دەست پێ کرد بۆ ماوەی نزیکەی 2 مانگ هەتا 3 مانگ لەلایەن مامەوە. دواتر توانیم ئاستەکەی خۆم بەرەوە پێشەوە بووم ئەویش بە مەشقکردنێکی یەکجار زۆر مەشق واتە تەمرینکردن و هەروەها توانیم ڕۆژانە چەندین سەعات مەشقی هونەری خۆشنووسی بکەم تاوەکو بتوانم ئاستەکەی خۆم بەرەوە پێشەوە ببەم. 1997 توانیم بۆ یەکەم جار نووسینگەیەکی تایبەتی هونەری خۆشنووسی بکەمەوە تێدا تابلۆی هونەری خۆشنووسی دروستکەمەوە و هەروەها تابلۆی بازرگانیش وەکو لافیتە و هەروەها قەتعی سەردیوارەکان بەم کاران دەستم پێ کرد. و هەروەها هونەری خۆشنووسی پێویستی بە چەندین کەرەستە هەیە بۆ ئەوی بتوانیت تابلۆیەک دروست بکەیت. یەک لە کەرەستەکان ئەوەیە کە قەڵەممان هەیە، قەڵەمەکانیشمان چەندین زۆرمان هەیە. یەک لە جۆرەکانی قەڵەم کە زۆر مەشهور و هەروەها ناسراوە ئێمەمانە قەمیش بەکاردەهێنین و هەروەها پێشی قەمیشش کاتی خۆی قەڵەمی تومار بەکاردەهات. ئەم قەڵەمە مێژوەکە دەگرێتەوە بۆ زیاتر لە 1000 ساڵ بەر لە ئێستا ئێمەمانە لەسەر چەشنی ئەم شێوازانە ئەم قەڵەمانە دروست دەکەین و هەروەها کەرەستەی دووەمیشمان هەیە کاغەزی پێدەرن کاغەزی هونەری کاغەزەکانیشمان تایبەتمەندی خۆی هەیە بەدەست دروست دەکرێن و هەروەها ڕووپۆش دەکرێن بە چەند مادەیەکی سروشتی تاوەکو ئەم کاغەزە هەم لە ڕووی کوالێتەوە بە قوتر بێت و هەروەها ڕەنگە کەشی دەگۆڕین و هەروەها لە کاتی نووسینیشدا ئەم خۆشنووسە کە نووسینەکە دەنووسێت بتوانێت بە جوانترین شێوە جوڵە بە قەڵەمەکەی خۆی بکات و هەروەها کەرەستەی سێمیشمان بەکارهێنانی مەرەکەبە کە کەرەستەیەکی زۆر گرینگە. ئێمەمان ئێستا کەرەستەی
مەبەستم مەرەکەبی یابانی بەکاردەهێنین کە تایبەتە بە هوەری خۆشنووسی هوەری خۆشنووسی ئەگە یەکێک بیوێت فێرە خۆشنووسی ببێت ئاسانترین خەتی ڕۆقعی پێدرێن خەت ڕۆقع یەکەکە لە ئاسانترین و هەروەها سەریعترین لەوە فێربوون هوەری خۆشنووسی زیاتر بەوی دەست پێ دەکرێت کەسێک بێ فێر بێت و هەروە خەتەکانی تریش خەتی دیوانیمان هەیە ئەم زۆرە خەتەیە کە مێژووکە دەگەڕێتەوە بەر لە 300 ساڵ بەر لە ئێستا کە دەکات سەدەی حەودەهەمی زاینی لە کاتی سەردەمی عوسمانەکاندا ئەم زۆرە خەتە پەیدا بووە و خەتەکانی تریشمان هەیە خەتی فارسیمان هەیە کە پێدەن خەتی نەستەعلیق زۆرێکی ترمان هەیە لە خەتی فارسی پێدرن شکستە کە زیاتر فارسەکان بەکاردێنن خەتی ثلثمان هەیە کە خەتی ثلث بە باوشی خەت دەناسرێتن کە یەکێک خەتی ثلث نەزانێت ئەو پێناڵین خۆشنووس وە خەتی فارسیمان هەیە تازە باسم کرد پێدەن عروس الخەت واتە بچی هەموو خەتەکان خەتەشی یەکجار زۆر جوانە زیاتر لە بۆ دیوانی شعری کوردی بەکاردەهێن ئێمەمانە و هەروەها لە بۆ دروستکردنی بەرجی کتێب و هەروەها لە بۆ نووسینی کوردی زیاتر ئەم زۆرە خەتە بەکاردێتن کۆتاییەکە ساڵی نهۆتەکەم توانیمان بۆ یەکەم زار هوەری خۆشنووسی بخزێنە یان تێکەڵ بکەین بە پیشەی زێرنگری لە بازاری هەولێر لە بازار قەیسەریدا ئەیش بە دروستکردنی ملوانکەی ناو و هەروەها نووسین و هەروەها حرف و پیت و ئانە توانیمان بۆ یەکەم زار ئەم جۆرە هوەرە بهێنێنە ناو بازاری زێرنگردا بۆ نمونە ئەم بابەتەشمان کە دروست کردووە بابەتێکە بازنێکم دروست کردووە بۆ ماڵەوەی خۆم کە ناوی ئەندامانی خێزانم تێدا نووسیوە کە بۆ ماوەی چەندین مانگ ئەم بازنەم تێدا دروست کردووە بە دیزاینکردن و هەروەها ئەم جۆرە بەرد و خشتانەشی لە تەنیشتی جوانێکی دایتە ئەم بازنە. هەر لە ناو ماڵەکەیدا ئۆفیسێکی ناوەزەی بۆ خۆی جیا کردوتەوە و ڕۆژانە لە ناو ئەو ژوورەدا کارەکانی دەکات و هونەرەکەی پەرەپێدەدات. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.